ممنون. شەوێکی خۆش بۆ جەنابەت. سپاس بۆ کاک سروش سازانی کە راپۆرتێکی زۆر جوانی بۆ بەڕێ کردوین. هەر ئێستا پێکەوە دەچین تماشای دەکەین، زۆر قسەی لەسەر ناکەم، دێمەوە کاتمان کەمە. یەکەمین فستیڤاڵی باڵندە لە شاری سلێمانی بەڕێوەچوو. زیاتر لە 400 باڵندەی جۆربەجۆر باڕەنگ و شێوە و قەبارەی جیاواز نمایشکران. پێشەکی بە خێراتنی کەناڵی ئاسمانی سەحەرەکەین، دەستخۆشتان لێگەین کە هاتون ئەم فستیڤاڵە بەسەر بکەنەوە. ئێمە کۆمەڵێ بەخێوکەرین لە شاری سلێمانی بە تایبەتی و لە کوردستان بەگشتی هەوڵمانداوم فستیڤاڵە لە شاری سلێمانی بکەینەوە بۆ هەموو جۆرە باڵندەکان کە چەند چالاشێکی بەخۆیەوە گرتە بووک و پێشبڕچێ و نمایش و بۆرسەژ توانیمانە لەم فستیڤاڵە 80 بۆ 86 بەخێوکەر بەشداری بکەین و زیاد لە 400 تیر تقریبا 370 بۆ 400 تیریش بەشداری کردووە، تێری جۆرا و جۆر. خۆشحاڵێکی زۆر بە ڕوخساری بەخێوکەرانی باڵندەی بەشداربوو دەردەکەوت، چونکە ئەمە یەکەمین جار بوو بتوانن کارە ئارەزومەندەکەی خۆیان ڕاستەوخۆ نیشانی خەڵک و کڕیاران بدەن. ئەوە خۆمان بە سرنج بەخێویەکەین هەتا ماڵیە بێت و ئەگەر هەولی لەگەڵابەی فێری قسا بێت و باڵندە خۆشیی تایبەتی خۆی هەیە کە بەخێویەکەی تایبەتمەندێکی خۆی هەیە، کۆکتێل تێریشی زۆر جوانە. هەرچەندە ئەم فستیڤاڵە ئامادەکاریەکی پێشوەختەی بۆ نەکرا بوو، بەڵام لە ماوەی 3 ڕۆژی نمایشیدا زۆرترین سەردانکە ڕوویان لەم هۆڵە کرد بۆ بینینی باڵندە جیاواز و سەرنجڕاکێشەکان. ئەمە شتێکی خۆش و شتێکی جوانە، هەم بۆ مناڵان، هەم بۆ خۆمان، هەم بۆ وڵاتەکەمان. کچێکی گەنج بەڕاستی زۆر حەز بە بەخەوکردنی ئاژەڵەکەم و ئاژەڵیش بەڕاستی زۆر گرنگە و هەروەها زۆر سپاسی سلێمانی ژەکەم بۆ فستیڤاڵێکی لەم شێوەیە گەورە. بەڕاستی زۆر ئاڵەواڵە ئەنواع و تەیر و توێری جوانیان بڵاو کردو لەم قاعەیە بۆی کە مناڵان و خەڵکی ببینن و زووی کە نەوانێک کە باڵندەش مافێکیان هەیە وەکو ئێمە ئازاد بژین و خزمەت بکرێن و عزیێت نەدرێن و ڕاو نەکرێن. وەڵڵا هەمووی سەرنجڕاکێشەرە بەلای منەوە زۆر زۆر جوانە، یعنی هیوادارم هەموو کاتی ئاوا سەرکەوتوو بن، تەیری جوانتریشمان بۆ بێنن. پێشوازی گەرمی خەڵک لە فستیڤاڵەکە بوو بە مایەی خۆشحاڵی ڕێخەرانی فستیڤاڵەکە و لە کۆتا ڕۆژی فستیڤاڵەکە بەشداربوون خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. بەزیابێ زۆر خەڵک هاتوو، زۆر پێخۆشحاڵ بوون و هەم بۆ ئێمە و هەم بۆ ئەوانیش لەخوا بەزیابێ زۆر ڕێک و پێگرۆشت. وڵا بەڕێستان خۆتان ئەیبینن ماشەڵڵا زۆر خەڵکێکی زۆر هاتووە لەگەڵ ئەوەی کە لەم کاتەشا کە وەزعی کوردستان خۆتانەزان چۆنە بەداخەوە، هیوادارین کە ئێمە بتوانین فستیڤاڵی داهاتوومان لە بارودۆخێکی زۆر باشترا پێشەکەین. بەڕاستی خەڵکێکی زۆر هاتۆ، سپاسی هەموو ئەوانەکەین کە سەرداریان کردوون و بەسەریان کردوینەتەوە. ئێستا و جەماعەت خەریکی بەخشینی کاس و مەدالیان بۆ ئەوانەی یەکەمی بوون، بۆ ئەوانی کە جێگادەستیان هەبووە لێرە. چەنەها برادران هەبوو یارمەتیان ناوین بۆ ئەم ڕێکخراوە
بۆ ئەم فستیڤالە زۆر سپاسیانەکەم زۆر مەمنونم تیرەکە باڵندەکانمان بەڕاستی ئێمە لە گوێرەی حەجم و پاکوتەمیزی و جوانی پێشبڕکێکمان کردووە لە جەماعەتێ باڵندەیە کە توانیومانە لە خۆشبەخشانە توانیومانە سەرکەوتوو بین و تا ئێستا زۆر جوان بەڕێوە ڕۆشتووە و زۆر سپاسی و خەڵکاکەی کاتووە و زۆر سپاسی ئێوەژەکەم. سەنافایە تایبەت بە بەرنامەی شەوچرا سلێمانی. بەڵێ زۆر سپاس بۆ کاکسروش و هاوسەری کەم راپۆرتیان بەڕێ کردبوو بۆمان هەر راپۆرتێک هەر چالاکیەک هەر کۆبوونەوەیەک هەر فستیواڵێک هەر شتێک کە بتوانێ کۆمەلگا وا لێ بکە کە شاتر بژی گوڕوتینی زیاتر بێ بۆ ژیان ئێمە پێشوازی لە دەکەین زۆر سپاسیان لێبێ بەڵێ من و پێیان نییە دەی کاکە نییە چی لێکم خۆ من پۆلیس نیمی بینەرێک بۆ لە ئومیدە نەپرسی کاگەمی تەلەفۆنی کرد بۆ لێ موتم لێرە دانیشم لە چوار نەفەر من خەڵک تەلەفۆن بکە خۆ ناتوانم لێیان پرسم بۆ لە کاک بێزادە نەپرسی ئەخ بۆ لێیان پرسم میوانەکە بابەژێن ئەوانە کاریان بە بەرنامەکەی خۆ من ناتوانم